بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لە ستۆدیۆی ١٠٤ەوە ئەم شەو قسە دەکەین لەسەر کێشەکانی لاوان و قسە دەکەین لەسەر ئەو چاوەڕوانیانەی کە لاوان لە کۆمەڵگەی کوردی هەیەە بە هەمان شێوەژە ئەو چاوەڕوانیانشکە کۆمەڵگە بە ئاراستەی پێچەوانە لە گەنجان و لاوانی هەرێمی کوردستان هەیەە و هەروەها قسەش دەکەین لەسەر هەڵبژارنەکانی ئێستا و ئەو ڕۆڵەی کە پێویستە گەنج لەم ڕۆژانەدا و لە ڕۆژانی دواتریشدا لە هەڵبژارنەکان بیبینن و هەروەها دواتر هەوڵیش دەدەین قسە بکەین لەسەر کارنامەی کۆمەڵی ئیسلامی و ئەو ئامادەیەشی کە تێیدا گەنج هەیەی لەناو ئەو کارنامەیەدا بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان کاگ ناجی حەمەفەرج بەرپرسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان کاگ مەسعود سعدی کارژێڕی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان کاک پێشەنگ کۆساری کارژێڕی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان نیاز عەلی ئەندامی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان ڕێواز حەمە زۆراب ئەندامی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان هەڵبەت ئەمانە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانن لە ستۆدیۆی هەولێری پایتەختی شەوا کاک تاڵیب خالید بەرپرسی ئۆفیسی هەولێری سنتەرەکە بە هەمان شێوە لەگەڵمان دەبێت بەخێرهاتنی میوانەکانم دەکەم زۆر سوپاسان دەکەم بەخێربێن کاک ناجح بە لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەڕێست وەکو بەرپرسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان قسەت چیە لەسەر گەنجانی کورد پێ دوایە گەنجی کوردیش لاوی کوردیش وەکو هەر گەنجێشتری ئەم جیهانە ئامادەی تێدایە بۆ ئەوەی ئەو ڕۆڵە ئیجابی ببینێت کە کۆمەڵگە چاوەڕوانی دەکات یعنی بەڕاست کۆم گەنجی کوردی لاوی کوردی ئامادەیە بۆ لە ئەستۆکردنی ئەو بەرپرسیارەتی کە گۆڕانکاریەکان بەردەوام لە ناو ژیاندا دەیهێنە پێشەوە. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ ستۆدیۆی ١٠٤ و کەناڵی ئاسمانی پەیام. من سەرەتا دەمەوێت ببورە بۆ دەست پێ بکەم بۆ لاو هەیە لە کوردستاندا لە کۆمەڵگەی کوردیدا بێگومان ئێمە لە کۆمەڵگەیەکە دەژین کۆمەڵگاکەمان بوونی ئەم هەموو سنتەر و ئەم هەموو دەستگای تایبەت بەلاوان ئەوە بۆ خۆی بەڵگەنی لەسەرەوەی کە لاو هەیە گەنجەیە بزڵت باسی خاڵێکی زۆر جوان کرد سنتەر و ڕێکخراوەکان هەمووی سێبەر و کڕێراوی بەشێک لە حیزبە سیاسی و دەسەڵاتدارەکان لەبەر ئەوە بەمەرانی نەخێر بێگومان بێمە بە حیزبەکەشمانەوە هەمیشە لە بەری شەقامدا بوو حیزبەکەشمان ئێمە وا ڕێنمونی دەکات کە گەنجەکانمان بەرەو ئاراستێکی تەندروست ڕێنمونی کەین و بگەنە و ئاراستەی کە کۆمەڵگەکان لا خۆشەویست بێ و کۆمەڵگەیەک بێ پاک بکرێتەوە لە گەندەڵی و کۆمەڵگەیەک بێ پاک بکرێتەوە لە سەرجەم ئەو دزی و فزیانەی کە لە ڕابردوودا کراوە خاڵێکی زۆر جوان ئاماژە پێدا بێگومان ئەمە لەسەرەوە خاڵە هەڵوێستە بکەم هەر ئەمە شەوای کردووە کە ئێمە لە کۆمەڵگەیەکدا بژین کۆمەڵگەکەمان خاڵی بێ لە گەنج و خاڵی بێ لە بیری جوان و خاڵی بێ لە هەر بەرەو پێشچوونێک کە لە سەردەمی گەنجەکانە لە کۆمەڵگەکانی دەوروبەرمانە بەدی دەکرێت بۆ لەبەر ئەوەی کە ئەو دەبینێت گەنجێک لە تەنیشیدا بە چینایەتی و بە شێوازێکی زۆر بەرزتر لەو دەژی لەبەر ئەوەی کە نزیکە لە حیزبە دەسەڵاتدارەکان و حیزبە حکومڕانەکان بگرە و حیزبانشی کە کڕاون و کار بۆ حیزبەکان دەکەن لەژێر ناوێکی نوێدا و بە ئاراستەیەکی تر بێگومان ئەمە وا دەکات کە گەنجان ناومێت بن لە کۆمەڵگەکە ئێمە دەبۆیە دەڵێن گەنج لە کۆمەڵگەی ئێمەدا ڕاستە گۆڕانکاری لە هەموو کۆمەڵگاکاندا گۆڕانکاری لەسەر دەستی گەنجانە بۆ لە کۆمەڵگەی ئێمەدا کەمتر بەدی دەکرێت بۆ بێئومێدیکی زۆر ڕووی تێکرد زۆر باشە بەڵام لێرەشدا ئەرکی ئێمە قورستر دەبێت لە بەرامبەر ئاراستەکردنی ئەم گەنجانە و کارکردن لەسەر فکری ئەم گەنجانە قسە لەسەر ئەوەش دەکەین دەچم بۆ لای هەولێر بۆ لای کاگ تاڵیب خالید بەرپرسی ئۆفیسی هەولێری سنتەری پەرەپێدانی لاوان کاگ تاڵیب سپاس بۆ ئەم دەرفەتە دەگوترێت لە هەرێمی کوردستان کێشە نە حیزبە نەدەسەڵاتە کاتێک قسە لەسەر گەنج دەکرێت بەڵکو گەنجی کورد هەر بۆ خۆی بە شێوەیەشی گشتی گەنجێکی فاشل و شکست خواردووە دەگوترێت ئەوەی هەیە لەبارەی گەنج پەیوەندی بە ئەوە نییە کە گەنج لە چ مەوقعێکە گەنجی کوردی هەر مەوقعێکی بدەیتێ دواتر هەر فاشلە و ڕەنگە ئەو پێگەیشی کە پێی دراوە ئەمیش بەرەو فەشەل بەرێ بۆ ئەوەش ئێمە دەشێ ینی دوو کەس وەکو دوو گەنج وەکو نمونە وەکو سەمپڵ بە نمونە بهێنینەوە کە هەرێک لە نێسیروان بارزانی و قوبات تاڵەبانی ئەم دوو بەڕێزە هەڵبەت گەنجن خۆشت دەزانی کە عمرێکی زۆرە بە تایبەتی نێسیروان بارزانی و گەنجێک سەرۆکایەتی باڵاترین دەستگایەکی حکوومەت یان نظامە سیاسەکەی هەرێمی کوردستان دەکات کە دەسەڵاتە خۆشت دەزانی لەسای ئەم گەنجە و دواتریش گەنجە هاوکارەکەی تریشی ئەم کوردستانە سەرنجامەکەی بە چ دۆخێک گەیشت کە تەسەوڕ ناکەم لە ڕووی فەشەل و نمونەی هەبێت
کەواتە ئەم قسەیە بەڕای بەڕێز ڕاستەکە گەنجی کوردی هەر لە بنیاتیدا چوزانن لە ناو جیناتیدا هەڵگری فەشەلە. بەڵێ سڵای خواتان لێبێ. دیارە ئەم نمونەی کە جەنابەت دەهێنیتەوە بە هەردوو دیوەکەیەوە هەر ڕاستە، چونکە لە هەرێمی کوردستان هەم دوو حیزبی دەسەڵاتدار کە حکومەکەن حتمەن ئەگەر بەتەمەنێک بینن، ئەگەر گەنجێک بینن، ئەگەر وەسەتێک بینن لەلایەن ئەو دوو حیزبەوە هەر کەسێک بێ ئیتر بەرەو شکستە ڕوا. نمونەشمان وەکو جەنابەت باست کرد، هەم سەرۆک وەزیران هەمیش جێگرەکەی هەمیش ئەو خەڵکە گەنجەی کە لەلایەن ئەو دوو حیزبەوە دادەنرێ هەردووک لایەن تێوە دەگڵێنرێن لە دزی و گەندەڵی، لە بەهەدەردانی سامانی گشتی، لە تێوەگڵانیان لە خیانەتی نیشتیمانی کە هەیە ئەوە لەلایەن ئەو دوو حیزبەوە. بەڵامە نمونەی تریشمان هەیە. ئێستا کۆمەڵی ئیسلامیەکە بە نمونە وەربگرین لە ئێستادا دەبینین دەیان گەنجی لە پۆستە حکومیەکان لە پۆستی باڵا لە ئاستی وەزیر گەنجی هەبووە دایناوە تێشدا سەرکەوتوو بووە، بەڵکو ئەو وەزارەتیان ئەو دەستەیەکە لە بەردەستی بووە لە پلەیەکە مینەکان بووە بە شایەدی حکوومەتی هەرێمی کوردستان. کەواتە لەو حاڵەتەدا نەخێر گەنجی کورد ئەگەر ئاراستەیەکی باش بکرێت لەلایەن حیزبێکی باشەوە دابدرێ حتمەن بەرەو باشی دەڕوا، نەک گەنجەکە بەخۆی فاشل بێ، بەڵکو ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەی ئێستاە کە حکومڕانی کوردستانەکەن گەنجەکانمان بەرەو فاشل بوون و تێوەگڵانیان دەکەن بە گەندەڵی و دزی فزی. تاڵی بوونی ئەم هەموو دەستگایە، بوونی ئەم هەموو ڕێکخراوانەی کە دوجار معنین بە گەنجان و لاوان لە هەرێمی کوردستان، ئەمە بەخۆی بەڵگەنیە لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستان لەناو کۆمەڵگەی هەرێمی کوردستان لەناو سیستەمە سیاسەکەشی بە هەمان شێوە ئیرادەیەک ویستێک هەوڵێک هەیە بۆ ئەوەی گەنجان ڕۆڵی خۆیان ببینن، گەنجان بەشدار بن لە کای گشتی لە هەرێمی کوردستان. حتمما گەنجان لە هەرێمی کوردستان ڕۆڵی خۆیان بینیوە، هەرچەندە ڕێگریان لێ دەکرێت، بەڵام توانی وتیان لە پۆستی باڵا دابن. ئێمە سەرۆکی پەرلەمانی کوردستانەکە بە نمونەوەگرین گەنج بووە، تێشدا سەرکەوتوو بووە، لەگەڵ هەموو ڕێگریەکانی تێدا سەرکەوتوو بووە. سکرتێری پەرلەمانی کوردستانمان هەیە کە تەمەنێکی گەنجە، ئەویش بە هەمان شێوە لە کارەکەیدا سەرکەوتوو بووە. ئەو سنتەوە ڕێکخراوانەی کە هەشن وەکو کاک ناجی باسی کرد، ڕنگدانەوەی حیزبەکانن لەسەر چینی گەنج لە کۆمەڵگای کوردیدا. زۆر باشە کاگێ مەسعود، زۆر قسە و باس لەسەر ئەوە دەکرێت کە گەنج لە هەرێمی کوردستان ڕێگری لێ دەکرێت. کەم بەرنامە هەیە ینی لەسەر گەنج کرابێ لە هەر کەناڵێک، هەتا لە بەرنامەکەی خۆشم بە تایبەتی لە دیویدیۆم هەر جارێ قسەمان کردێت لەسەر گەنج، هەمیشە گلەی هەمیشە شەکوا و سکاڵای ئەوە هەبووە کە گەنج لە هەرێمی کوردستان ڕێگری لێ دەکرێت. ئەمە بۆ بینە ڕووکەوە چ ڕێگریەک لە گەنج هەیە ینی؟ مەڵای خۆی بەشندەی مێرەبان زۆر سوپاس بۆم دەرفەتە. وەکو ئاماژەت پێدا جەنابیشت، خۆی گەنجەکانیانە پێشەوە، گەنجی ئێمەش بڵێن وەکو هەموو گەنجانی جیهان جیاوازیەکی ئۆتۆیان نییە، بەڵام ئەو ئەقلیەتە پیرەی کە سەرپەرشتی ئەو گەنجانە ئەکا بۆ نمونە پێشتر ئاماژەتان بۆیە کە ئەو هەموو ڕێکخراو سنتەرە هەیە بۆ کاروباری گەنج لە ڕێکخراوەکان. وەکو لە پرسیارێکیشدا وتم کەم بەرپرسی ئەم وڵاتە هەیە گەنج نەبێ، هەر لە سەرک وەزیران لە جێگرەکەی بەشێکی زۆری وەزیرەکان، زۆرینی هەر زۆری پەرلەمانتارەکانی سەرۆک وەزیران بە اعترافی خۆی لە کۆبوونەوەیکی خۆیان هەدا تەلەڤیزیۆن شاشەکانی تەلەڤیزیۆن باشکراوتی وتی هەرچیەکمان کردووە ئێمە مەکتەب سیاسیەکانمان پێمانەکەن، یعنی هەزار جار ئەمە گەنج بێ کە لە بڕیاری پشتەوەی حیزبەکەی بۆ نمونە مەکتەبی سیاسی حیزبەکەی پێی بکە، یعنی ئەتر هەر ئەوەی لێ دەرەچێ بەڕاستی. وەکو کاک تاڵیب ئاماژەی پێ حیزبیشمان هەیە بۆ نمونە گەنجەکەی وا پەروەردە کاکە بیکا بە خاوەن متمانەی بۆ خۆی هەوێ بەر لە هەموو شتێک کە ئەم گەنجەی ئێهێنێتە پێشەوە هەر لە سنتەرەکەیەوە کە دروستیەکە هەتا پێی ئەگەێنەوە ئیکا بە کادرێکی پێشکەوت وای لێکا بێ بە کادرێکی دەوڵەت یا کادرێکی حکوومەتیان لە پەرلەمانیان لە دەستگایەکی ترا وای لێکە ئەم گەنجە متمانەی بە خۆی هەبێ، متمانەی بۆ ئەجێڕێتەوە. ئێمە لێرەیە بۆ نمونە توانین بگەڕێنەوە بۆ مێژوو نمونەمان زۆرە لەوە. وەکو موسڵمان طبعاً پێغەمبەر دووری خوای لێبێ یەکەم کارێک کە کردی
متمانەی گەڕایەوە بۆ گەنجەکان پێویست ناکەن نمونەکان باسکەین ئەو هەموو نمونانەمان هەیە کەواتە ئەوە گەورەکانن کە سەرپەرشتی ئەم گەنجانە ئەکەن ئەبێ متمانە بدەن بەم گەنجانە تاکو ئەم گەنجانە بێنە پێشەوە ئەوە ناوەکو خۆی ئاماژی پێ بۆ دروستکردنی ئەم متمانێت تۆ باوەڕت بەوە هەیە کە گەنجەکان لە پیرەکان یاخی ببن باوەڕت بە یاخیبوونیشی دەستە جەمعی گەنج و لاو هەیە لە هەرێمی کوردستان لە دژ ئەم جیلەی کە لەم کاتێ ئەو بەم ئەقڵێتی ئەسەوە باوەڕم پێینی و حەزیش ناکەم ئەم یاخیبوونە ڕوو بدات هەتاکو ئەو گەنجە هۆشار نەبێتەوە تەواو واعی نەبێت هەتاکو ئەو کەسی کە ئەوتا لە پشتیەوە ئەو بەتەمەنی کە سەرپەرشتیەکە کەسێکی عاقڵ نەبێت کەسێکی خوێنەوار نەبێت بەرچاوڕوونی بۆ دروست نەکە یعنی پێم باش نییە لەم کاتێ ئەو لەم سەردەمایە گەنجی ئەمە یاخی ببێ بەس حەز ناکەی ئەمە ڕوویداوە من باو پرسیارە لە کاک ناجح بکەم بەشێش ئەو خۆ نیشاندانانی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە لە بەتایبەتی لە ماوەی 3 ساڵەکانی ڕابردوو حەز ناکەی یاخی بوونی ئەم جیلەیە لە ڕابردووی بەتایبەتی لەو جیلەی کە تا ئێرە لەسەر ڕابردوو دەیەوێت سیاست بکە ئەگەر ناوی نەنین یاخی بوون ناوی بنین بێئومێدبوونی گەنجان لەو حکومت کێشەمان لەسەر تەسمیە نییە بالضبط یعنی بەبست ئەگەر بەو جۆرە تەسمی ناوی بنین خەتاکە دەخرێتە میلی گەنجان چکە گەنج یاخی نابێت لە وڵاتێک کە بیەوێتەیدا بژی یاخی دەبێت لە وڵاتێک کە ژیانی تێدا نەمێنێ و ڕوو لە وڵاتێکی تر بکە ئاخۆ لە وڵاتە چی بەسەردێ ئەو نمونانشمان بینی لە ڕابردوو بێگومان لە ڕابردوو فتری ڕابردوو خۆپیشاندانێکی زۆر لەسەر شەقامەکان دەکرا ئەمە هۆکارەکەی گەندەڵیەکی زۆری هەردوو حیزبی حکومڕانی پارتی و یەکێتی و ئەو حیزبانشی کە لە تەنیشتیاندا شەرعیەتیان بەدەسەڵاتەکانی ئەوان دەدا و ئەوانش هۆکار بوون بەداخستنی پەرلەمان پرسیارێکی زۆر جوان کردیانی بەڕاستی گەنج ڕاستە ڕۆڵی هەبووە لە حکوومەت لە پەرلەمان بەوەی بە نمونە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و تەنانەت سەرۆکی پەرلەمان و ئەمانە بەڵام لەگەڵ ئەوە کاتێک کە ڕۆڵ بە گەنجان دەدرێت لە حکوومەتدا ئەوە ئەو حیزبە سیاسیانن کە ئەمڕۆ لە حکوومەتی هەرێمدا حکومڕانی دەکەن ئەمڕۆ دەرفەتێک گاتۆتە پێشەوە بۆ گەلی کوردستان دەبێ ئەم حیزبانە چی زووتر لە حکومڕانی دوور بخرێنەوە جام ببستم ئەوەیە کاک شۆڕش ئەوە حیزبانە وا دەکەن لەو گەنجانە یاخی ببن لەو دەسەڵاتەوە بچنە سەر شەقامەکان و داوەخواستی مافی خۆیان ئاراستەی کێ بکەن ئاراستەی هەر ئەوان دەکەن کە جێبەجێی ناکەن زۆر چاکە با دەرفەتێک بە میوانەکان بدەین کاک پێشەنگ جەناب قسەکە فەرموو سپاس بۆ بەڕێستان جاوەڵا من ویستم کۆمێتێک مەبێ لەسەر ئەو قسانە ئەوەی فەرموو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی گەنجن کاکەمە دووشتمان بیر نەچێ جا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەم وڵاتە گەورە نەبووە ئەوان پێیان وایە کە ئەوان حکومڕانی وڵاتە بن ئەوان خۆیان زۆر پێ گەورەتر لە خەڵک ئەوان زۆر خۆیان پێ گەورەتر لە لاو ئەوان خۆیان پێیان سەرۆک و حکوومەت و جێگرە لە وڵاتە ئەوان پێیان وایە مقدەسن لە وڵاتە ئەوان پێیان وایە کە ئەم وڵاتە بێ هەراوان بیبن بڕێەوە ئەوان خۆیان پێشتێکی زۆر گەورەیە ئەوان بزنسمانن ئەوان بیر لە کۆمەڵشتی گەوراکەن و بۆ بەرژەوەندی شخصی خۆیان و بنەماڵەکەیان و حکومڕانەکەی خۆیان کە بمێنێتەوە کاکەوان بیریان لایەونیە چێ گەنجە و چێ پیرە پاشان ئەوان لە قوتابخانە و فیکریەکی حیزبیە لە وڵاتە لەوەتی دروست بوون حیزبەکانیان هانیانەدا و ئەیان با بەرەو سەرەوە ئەو بیر لەوە ناکاتەوە ژیانی گەنج چاکە بیر لەوە کاتەوە خۆی گەنجە چییە لە بنەماڵی حیزبەکەی خۆیان بڕاتە سەرەوە زۆر باشە مایکەکەت بدە بە ڕێوازخان دەمەوێت پرسیارێک لە بەڕێزیان بکەم وا دیارە سەرجەم میوانەکانم تقریبن هاوڕان لەسەرەوەی کە گرفتێک هەیە لەسەرەوە لەگەڵ گەنج بندەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم ئەم قسێ تا چەند ڕاستە دەگوتری ئەو ڕۆڵەیە کە بە گەنج دەدرێ لەلایەن حیزبەکانەوە لایەن دەسەڵاتەوە ئەوەندەی ڕۆڵێکە پەیوەندی بە جێبەجێکردنی خواستەکانی ئەوانەوە هەیە ئەوەندە ڕۆڵی نییە بەوەی کە تاچەند گەنج بەشدار دەبێت لە دروستکردنی قەراری سیاسی بەشدار دەبێت لەو دۆخی کە دوزار ژیانی گشتی پێک دەهێنێ تۆ لەو بارەوە دەڵێ چی بزانم بێگومان ڕاستە لە وڵاتی ئێمە گەنجانێک هەن کە کار دەکەن بەڵام ئەو گەنجانە کار دەکەن بە حکوم و بە مێشکی خۆیان کار ناکەن هەمیشە لە پشتیانەوە کەسانێک هەن کە بە بیرکردنەوەیەکی زیاد لە خۆیان بیر ئەەکەنەوە ئەوانە قسەیان پێداڵن کە قسە بکەن نەک بیری گەنجانەی خۆیان بۆ وڵاتی ئێمە جەبەجە بکەن زۆر باشە فەرموزان بۆچینی بەڕێزت بەڵێ زیاتر ئەو کەسانی کە حاکم بەدەستی ئەم وڵاتن کە ڕاستە ئەوان گەنجن بەڵام بیر و بۆچوونیان گەنجانە نیە وەکو وتمان کە بیر و بۆچوونیشیان گەنجانە نەبوو ناتوانن دەرفەتێک بە گەنج بدەن تا گەنج بەرنامەیەکی هەبێ پلانێکی هەبێ بۆ ئەوەی گەنج زیاتر بەڕێوە بچێ بەڵام ئێمە ئەوشمان بیر نەچێ گەنجی ئێمە وەکو لە ئەمیرەکەمان کە دەرفەتێکی زۆری پێداوین و لە کۆمەڵی ئیسلامیە چەند گەنجێکمان هەیە کە ئێستا بڵین لە ڕووی ئیداریەکانەوە کە کاریان گرتووەتە دەست کەسی زۆر سەرکەوتون
زۆر باشە کاگ خالی دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم دەگوترێ گەنجی ئەمڕۆی هەرێمی کوردستان بە بەراورد بە زۆر گەنج لە وڵاتانی تر گەنجانێکن کە ڕەنگە خۆشگوزەران بژین بەو ئەتیبارەی کە کەمترین بەرپرساریەت لە سەرشانی ئەوانە گەنجانی ئەمڕۆی هەرێمی کوردستان گەنجانێکن کە نا ئەوە تا سەردەمی شۆڕشیان بینیوە تا دوور و نزیک بزانن چی گوزەراوە بە کوردی هیچ بەشداریەشیان نەبووە لەو سەردەمانەی کە سەردەمانی ناخۆش و ئاڵۆزی ناو ژیان و کۆمەڵگەی کوردین لە ئێستاشدا گەنجی کوردی جگە لە خوێندن و دوزاری بەشداریکردن لە هەڵبژاردن هیچ بەرپرسیارەتی شتری لە سەرشانیە تر گەنج بۆچی ئەمەندە چوزانم گلەی هەبێ لە ژیان و لە حیزبەکان و لە دەسەڵات سەرەتا زۆر سوپاس بە پێچەوانەوە ژیانی گەنج لەم کوردستانە خۆش نییە ئەوە جارێ وەکو وەڵامی ئەو پرسیارە ژیانی گەنج لەم کوردستانە هیچ خۆش نییە دوای گەنج چی دەوێت بە کاخالی تۆ وەکو گەنجێک چی دەوێت ینی جا گەنج زۆر شتی دەوێت ئەوانەیە کە لە بواری گەنجێتی خۆیان بوونە خوێندنێکی باش پرۆسی خوێندنێکی باش و پەروەردەکردنێکی باش و هەبوونی کار و کاسبی لە ناوچەکەدا لە وڵاتەکەدا بۆ ئەوانەی کە ئەگەر ناخوێنن کار و کاسبێکی چاشان هەبێ پەروەردە بکرێن و یعنی دابینکردنی هەموو ئەو پێداویستانە کە گەنجەوێت لەم سەردەمەیە دوای ئەوە کە گەنج بەشدار نەبوو لە خەباتی شاخە یان لەو جۆرەشتانە خۆ خەتای خۆی نەبوو تاوانی گەنج چییە؟ گەنجەکە لەم سەردەمە پێگەیشتووە ئێستا کە سەردەمی خەباتی شاخ نەماوە ئێستا سەردەمی گەنجە و سەدەی 21 و بەرەو پێشکەوتنە ڕۆین و من حەزەکەم شتێک بڵێم لەبارەی ئەوەی ئێمە گەنجمان بۆ دیارنیە لە کای سیاسی یان بۆچی سوودمان لە گەنج وەرنەگرتووە ئەمە نەتوانراوە سوود لە گەنج وەربگیرێ لەلایەن ئەم هێزە سیاسیانەی کە ئەم وڵاتیان بەڕێوە بردووە ئەمانە بەردەوام گەنجیان کڕیوە بەردەوام هاتوون گەنجیان کڕیوە لەم لا لەولا بەنهێنی بە ئاشکرا کۆیان کردوونەتەوە نەک بۆ ئەوی پێیان بگێنن ئەوان کۆیان کردوونەوە کڕیویان لەبەرەوەی ئەم گەنجانە کب بکرێنەوە قەت بیریان بەلای ئەوەدانە چێکە نزیکی دەسەڵات بکرێنەوە و ئەگەر سەیریش ئەو وڵاتانە بکەنە وڵاتە پێشکەوتوانە ئەگەر بشیانەوە گەنج نزیکی دەسەڵات و سیاست و ئەوە نەکەوێتەوە دەسەڵاتان لێ بسەنێ دێن هەموو شتێکی بە فەرامەهێنن لەبەرەوەی مەشغوڵ بێ بەکاری خۆیەوە کۆمپانیا بۆ دامەزرێنن خوێندنی بۆ فەراهەمەهێنن و زۆر شتی باش لەبەرەوە لەو بارەی خۆیان خەریک بۆ نزیکی دەسەڵات کەشیان بە دروست نەکە بەڵام لێرە گەنجەکان مەشغوڵ دەکەن کویان دەکەن دەیان کردن بەس لەبەرەوەی کوپیان کەنەوە کە هەرکان بەسەر دەسەڵاتەوەنەوە هیچیشی بۆ ناکەن زۆر باشە کاگ ناجح دەگوترێ بۆچی هەر قسە بکرێت لەسەر معانات و کێشە و گرفتی گەنج دوزار کۆی کۆمەلگا معاناتی هەیە کێشەی هەیە مەقسەی دەسەڵاتە و ئەو کێشانەش نەتیجەی بارودۆخ و زروفێشی نەخوازراوە کە دوزار هەر کۆتایی پێدێکەواتە بۆچی ینی تەرکیز ینی هەموو تیشکەکە هەمووی لەسەر گەنج بێ کۆمەلگا کوی کۆمەلگە خۆی کێشە و گرفتی هەیە بێگومان ئێمە زۆڵمێشی گەورەنیە کوی کۆمەلگە لەسەر کاتێک کە گرب لە کۆمەلگا دەکا سەرجەم کۆمەلگەکە پێوەی گیرۆدە دەبێت بەڵام ئەوە گەنجەکانن گۆڕانکاریان لە ڕابردوو لە کۆمەلگەکانی لە وڵاتانی دەوروبەری خۆماندەوە لە وڵاتانی جیهانیشدا بەگشتی و لە ڕابردوو بۆ مێژوش بگەڕێنەوە ئەوە گۆڕانکاریەکان بە زۆری لەسەر دەستی گەنجان بوون دەگەڕێنەوە بۆ سەر ئەسیلەیەکیش کاتێک کە پێوەرخەسەم پەیامەکەی بڵاو کردەوە فەرمێت گەنجەکان لەگەڵم بوون بەڵام پیرەکان مخالفم بوون مانای وایە گەنج گۆڕانکاری و تاقە و زەیت بزاوتی هەیە ئەوە گەنجە دەتوانێت کار بکات بەڵام لە وڵاتی ئێمەدا کاتێک کە بە زۆری فۆکسەکە ئەوە قسەی هەندێکە کە دەیانەوە فۆکسەکە لە خۆیان دوور بخەنەوە وەک وترایمە لە ڕابردوو کاتێک کە گەنج ڕۆڵی ئەبێ لە حکوومەت لە کایەکانی حکوومەتدا لە پەرلەماندا بەڵام بە جۆرێ قەیرانێکی بۆ دروستەکەن ئەم گەنجە دوور دەخەنەوە یعنی من نمونەی پەرلەمانمان لە بەردەستایە کاتێک کە پەرلەمانیان داخست پەرلەمان لە عمقی بەهێزی و دەسەڵاتیا بوو هیچ خولێکی پەرلەمان ئەوەندەی ئەو خولەی ڕابردوو ئایا شانازیەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لەسەر کاتی پەرلەمان ولیار بۆ هەر حاڵەتێکی دەریان گەنج بەڕێوەی برد بەحقەت چالاکترین خول بوو و زۆرترین یاسای تێدا لە ماوەی ئەو 2 ساڵی کە کاری تێدا کرد مانای وایە ڕاستە پێچەوانە شێ دەگوتری ئەم خیتاب و شێوازی کارکردنەی کە گەنجەکان لە کولی ئەمجاری پەرلەمان پیادەیان کرد خیتاب و گەڕیشی شعبەوی لەبەرەوەی دەستیان بۆ کۆمەڵک یاسا برد بە عەقڵێتی ئەوان دەبوو دەستیان بۆ نەبردا یاسای سەرۆکایەتی هەرێم کە یاسایەکە
کۆمەڵگەی کوردی بە قەیرانەوە گلاوە هۆکاری یاسای سەرۆکاتی هەرێم بوو زۆر باش ینی ئەگەر ئەو دەستیان بەو یاسایانە بردایانە گرفت دەبوو بە حقیقەت چارەسەرکردنی یاساکە چارەسەرکردنی سەرجەم بەرگەکانی و سەرجەمهینەکانی کۆمەڵگەی کوردی زۆر باشە کاک تاڵیب بەڕای بەڕێزت گەنجی کورد لاوی کوردێ دەتوانێت ڕێگە بەوە نەدا ینی دۆخ و ژیانی ئێستای بەم شێوەیە ینی چی دیکە خراپ بێت چی دیکەوە بەردەوام بێت ئەم دەرفەتە هەیە بۆ گەنجی کورد بەڵێ دیارە لە هەموو کۆمەلگایەک گەنج دەتوانی گۆڕانکاریەکی گەورە بکە ینی هەر لە کوردستانیش لە توانایدا هەیە بۆ نمونە دەرفەتێک ئێستا هاتۆتە پێش کە دەرفەتی هەڵبژاردنە دەکرێت گەنجولاوەکانمان کە بەشی زۆری کۆمەلگا پێک دێنن ئەگە بڵێم 160 بەسەرەوەی دەنگدەران 170 دەنگدەرانی هەرێمی کوردستان لە چینی گەنجن دەکرێت ئەو دەرفەتە کە پێشتر بە لایەنەکانی تریداوە بە ئەحزابەکانی تریداوە کە ژیانیان بەو جۆرە لێ کردووە ژیانی هەموو خەڵکێک نەک تەنها گەنج ژیانی کۆمەلگای کوردیان بەرەو هەڵدێر بردووە نیوەی خاچیان لەدەست داوە دەکرێت ئەو دەرفەتە ئەم جارە بەوانە نەداتەوە بەهێزی تر بداتەوە بۆ نمونە لە ئێستادا هێزی تر کۆمەڵی ئیسلامی کە ئێستا هاتوۆتە مەیدان بە کۆمەڵێک بەرنامەی جوان بە کۆمەڵێک هەڵوێستی جوان کە لە ڕابردوو هەیبووە زۆر باشە کاک مەزعود بە بۆچوونی ئێستا و بۆ بۆچوونی بەڕێزت لە ئێستادا وەکو گەنجێک دەبێت پرسیاریەوە لە بەڕێزەکەم بەشداری گەنجان لە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان پێ دوایە تەسیرێکی ئیجابی هەبێت لەسەر ئایندەی گەنجان ئایندەی کۆمەلگا پێ دوایە ئەمڕۆ دەرفەتێک بێ ئەمڕۆ دەرفەتێکە تەنها ئەوە نەشی لەسەر بێت بیدا بەگوێی دەسەڵاتدارە گەندەڵەکانی ئەم وڵاتەیە بەسەر ئەو دەسەڵاتدارانەیە کە ئەو ماوەی چەندین ساڵە دەسەڵاتی وڵاتیان قۆرەخ کرد و گەنجەکانی ئەچەوسێنەوە پامێکی پێ بگەێنێ یعنی تەنانەت بەس دەنگەکەشم بێ نایدەم بە تۆ بەس ئەوەم بەسە کە دەنگم پێناوی کە لە تۆ ناڕازیم گەنج ئەمڕۆ ئەتوانێت هەر بەوە نەش بێ بۆ نمونە ئاسوودەیەک بەدڵی خۆی ببەخشێ من زۆر جار کە بەداخۆ عنی ئەم دەسەڵاتداران هەر بەوەشەوە ناوەسن لە ناو گەنجانە گەنجە بڕواڵەت گەنجە بەڵام بە ئەقڵ و بەتەمەن بەدڵ پیرەکانیان ئەخر ناو گەنجانەوە ئەتە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بیان خود لە دەرەوە بێ با بڵین لە هەر شوێنێک بێ وا بە گوێی خەڵکادن کە دەنگدان هیچ سوودێکی نییە کە دەنگدان ئەوە ناکات و بەو جۆرە هەموو جارم بۆ شێوە وەڵامیانە دەمەوە ئەو دەنگی کە تۆ ئەیدەی بە تەنیاش بیدەی لە ناو هەموو کوردستانە تۆ بەسە بوو ئەوەی کە تۆ ناڕازیت بەسە قەلەقێکی بەرامبەر بەخۆت هێشتا گەنجێک ماوە کە تۆی بەدڵ نیە هێشتا کەسێک ماوە تۆی بەدڵ نیە دەنگت پێ نایەتێ دەست دەنگی خۆی زۆر لەوە بە گەورەتر ئەزانێ بیا بە تۆ خەساری کا بە تۆی بەڕاستی یعنی ئەمڕۆ بۆ گەنج ئەوە تاکە ڕێگەیە اینجا بیریشمان نەچێ گۆڕانکاریش بە ڕۆژ و دوو ڕۆژ نابێ ئێمە ئەمە چەند خۆ لە بۆ نمونە بەشداری پرۆسی دەنگدانەکەین هەر جار و کۆمەڵشتی تازە و کۆمەڵی با بڵین هەنگاو ئەچینە پێشەوە ڕاستە هەنگاوەکان لە ئاسی تمۆحی ئەمایانین بەڵام بە نەتیجە گەنج هەرە بێ بەردەوام بێت لەسەر پرۆسی دەنگدان و بەشداری دەنگدان بکە چونکە لە قۆناغەکانی دوور نەڕۆین بۆ نمونە ساڵی 2009 کاتێکە بەشداری پرۆسی دەنگدانمان کرد لە پەرلەمانی هەرێمی کوردستانە ئێمە دەنگماندا بۆ نمونە بە کۆمەڵەکانی دیاریکراو دەنگماندا بە لیستێکی دیاریکراو کە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی تیا بوون ئەم فراکسیۆنە کە هەڵمان بژارد بۆ نمونە 5 کورسی هەبوو 4 کورسی هەبوو ئەمانە هاتن پرۆژە یاسایەکیان جێبەجێ کرد تاوا لە خزمەتی گەنجا بوو پرۆژە یاسایەکیان تەقدیم کرد لە پەرلەمانە دەنگیان بۆ کۆ کردەوە بەرزیان کردەوە حکوومەتیش مسادەقەی لەسەر کرد ئەوە بوو پێشنیان هەسەرگیری بۆ گەنجان بەڕاستی یعنی بۆ نمونە من هەموو جارە بە خەڵک ئەڵێم ماڵێم تاکە شتێک شانازی پێوە بکەم لەو خولەیە دەنگم ماوە ئەمەم کردووە بۆ خۆم و بۆ گەنجەکانی هاوشێوەی خۆم یاخود بۆ نمونە لە هەڵبژاردننی 2013 من ئەڵێم شانازیەکەم بە دەنگەکەمەوە کە داومە بۆ نمونە من دەنگم ماوە بە کۆمەڵە کەسانێک کە نەکڕاون بۆ نمونە چەندین تموحیان خراوەتە بەردەم لەو خولەی پەرلەمانە بۆ نمونە لە 19 ئابا نەچنە کوبوونەوەی پەرلەمانەوە وەڵام ئەم کەسانە ئەوە نە کەسێکی عزیز بوون وازیان لەو تموو حەمادیان هێناوە کە لە بەردەستیان نەبوون و سوود بوون لەسەر داواکاریەکانی من وەکو گەنجێک کە بۆی جارێکی تریش پەشمەند نەبم ئەگەر دەنگم پێایەوە بۆی جارێکی تریش ئیش بکەم بۆی دەنگی پێ بمەوە یاخود لە خولی پەرلەمانی عێراق لە 2014 کە پەرلەمانتارەکانە بینم ئەوانەی کە من دەنگم پیاون لە بەغا و دیفاع لەسەر قوتی منەکەن شانازیەکەم ئەگەمە لای هەر کەسێک گەڵێم من دەنگم بەمانەدا و بەمانەیش
مایش هانازی من بۆ لە جاتی جارێک دەجاری توش دەنیان پێ ئێمە بەزنێ لەوێ شەڕم بۆ ئەەکەن زۆر هەموو جارێکیش ببوورە قسەیەکەکرێ بەداخۆ ینی طبعاً وەکو ئاماژەم پێ گەنجە بەدڵ پیرەکان باڵێن کە ئەڵێن پیر خوانە خواستمە بەسمەوە نیە ئێمە هەمومان کەس و کارمان پیر و خۆشمان پیرەبین بۆ واتە خراپە ناخوانە خواست بۆ شوێ بەکاری نایانم بەس بۆی کە لە دواون لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی ئەقلێتەوە باسیەوە کە ئاڵێت تۆ دەنگەی بە پەرلەمانتارێک گەشێتە پەرلەمان و خۆی دەوڵەمەنەکات و زۆرشتان من ئەم قسەیەکەم بەڵێم پەرلەمانتارێک من دەنگم پێ چووە پەرلەمانەوە لە پێشەوەی خۆپشاندانەکانە لێیاندا لەسەر ئەوەی سکاڵای یاسایی لەسەر من تۆمە بە بۆنەی منەوە دیفاعی لە من کردووەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە سکاڵای یاسایی لەسەر تۆمار کراوە عقوبەی ئێن سزای ئێن پارەتی بۆ هەڵدەبەسرێ ئاتۆمەتی بۆ هەڵدەبەسرێ هاتوو لە پێناویە ئەمەی کرد ئەجا ئەڵێ موچەکەی نەک 10 ملیۆن خۆیان کرد 100 ملیۆن بوو بۆچی پەرلەمانتاری کەممان هەیە 36 ملیۆنی وەرەگرێت و هێشتا ناویان نازانی هێشتا چەپڵە بۆ زاڵم بۆ دەسەڵاتداران لێن ئەوانەی کە زڵم لە وڵاتەکەن و قوتی خەڵگە بڕن یعنی بەڕاستی ئەبێ گەنج زۆر لەوە وریاتر بێ پەرلەمانتارێک موچەکەی ئەبێ بە 10 ملیۆن مادام لە پێشەوەی لێدەن لەسەر من مادام مەترسی ڕووە کاتە ژیانی یاخوا عافێتی بە 1000 ئەوەی بنێ گرنگ ئەوەی دیفاعم لێکە لە کاتێکا دەیان پەرلەمانی ترمان هەیە ناویان نازانین یعنی لەوانەیە کراسێکی مناڵەکی وەکو ئاماژەی پێکەن پەرلەمانتار هەیە بۆ نمونە تیشەرتی کوڕەکەی بایی 3000 دلار ئەی بۆ کەس گلەیلەوە ناکە بۆ گلەیلە و پەرلەمانتارە ئەکەی کە لە پێشەوەی خۆپشاندانەکانە سەری ئەشتێنن زۆر باشە من پرسیارێکم هەیە بۆ سەرجەم میوانەکارم دواتر ئەگەر بۆ چوون و قسەشتان هەبوو دەکرێت ینی بۆ چوونەکانیشتان بخرێنە ڕۆ هەڵبەدەوە مافی دەنگدانتان هەیە هەر چوارتان دەمەوێت بە کورتی قسە بکەن لەسەرەوەی کە چی دەڵێن بەوانەی کە بە بەرپرسیاریان دەزانن لە بەرامبەر ئەو معانات و ئەو کێشە و گرفتانەی کە هەتانە بە کورتی کەمە قسە بکەن لەسەر ئەوە دواتر ئەگەر شۆڕش بەڵێ بووبرەویستم قسە لەسەر شتێک بکەم مەسەلەی دەنگدان سزادانی خەڵکی دیکتاتۆر و ستەمکارە لە هەر وڵاتێکە ئێمە بیرمان نەچێ ئەو دوو دەسەڵاتە ئێستا حکومڕانن لە وڵاتە لە 100 دەسەڵاتی وڵاتیان بەدەستەوە بوو بە 50 دابەشیان کردو لە وڵاتەیە ئێستا بە هەردوو لایەن لە 155 دەسەڵاتی وڵاتیان بەدەستەوەیە لە هەڵبژاردنەکدانە ئەوە گۆڕانکاریەکانە لە وڵاتە دروست بوون خەڵکێک لە ژوورەکەی خۆیشیا زەمانێ بوو نەیوێرا گەنجولاوێک باسی ژیان و گوزەرانی خۆی بکات لە وڵاتەیە ئەم دەسەڵاتە تیرۆریە کرد ئەم دەسەڵاتە لە ناوی ئەبرد ئێمە چەند ساڵە لەسەر شەقامی 4 ساڵە دژێم دەسەڵاتە خۆی پیشاندانەکەین دژێم دەسەڵاتە گودافەڵینەوە ئەبێ ئەمڕۆ کە سزای بین سزادانەوەیە ئەم قۆناغە گە لە 155 ئەم قۆناغە بڕاتە لە 130 دەسەڵاتی ئێمانە بمێنێ دەسەڵاتی ئێمانە لە ناوە چییە ئەگە گەنج لە وڵاتە پشگیری ئەم دەسەڵاتە ستەمکارە نەکا کۆتایی پێدێ زۆر باش ئەمە پەیامی تۆ پەیامی و بەڕێزانش بزانین تۆ چی دەڵێی بەوانەی کە بە پرسیاریان دەزانی لە بەرامبەر ئەو معانات و ئەو کێشە و گرفتانی کە هەتە بەڵێ ئەگەر هیچم بۆ نەکرێ ئەتوانم بە دەنگدانێکی نەخێر بۆ حیزبی دەسەڵات ئەوە تەنها شتێکە کە ئەتوانم بیکەم ئەتوانم ئەوە بڵێم کە دەنگیان بۆ نادەم و من ڕابۆچوونم جیاوازە لەگەڵ ئەوان زۆر باشە بە ڕێزەی تەنیشت من دەڵم تا ئێستا کەسانێک لەسەر حکوم نەبوون کە ئەوەی لەم گەنج بۆ گەنج هەیە لە وڵاتە دابینی دەکەم لەمەدا بە دەنگەکەم ئەتوانم کەسانە بخەم سەر حکوم کە ئەوەی کە گەنجی ئەم وڵاتە ئەوێ ئەومان بۆ جەبەجێ بکات زۆر باش کا خەلیتکەواتە ئومێد هەیە ینی هێشتا ئومێدێک بۆ گەنجی ئەم وڵاتە ماوەتەوە کە تێیدا ینی شتێ بکات لە بەرامبەر زۆر ماوە بەڵام ئەگەر ئومێد کوژەکان واز بێنن ئەوانەی کە ئومێد دەکوژن لەم وڵاتەیە لەم خاکەیە بۆچی قسەکە بە شێوێشی تر نەکەین بۆچی نەڵێن گەنج ئەگەر بەردەوام بێیانی بەڵێ جا من ئامۆژگاریەکەم بۆ گەنج و بۆ لاوانی ڕانەکا بۆ دەرەوە گەنج ئەم وڵاتە بەجێ نێڵێ ئەمە باشتر نیە ئامۆژگاریەکیشم بۆ لاوان ئەوەیە کە پێویست ناکا بڕۆنە دەرەوە لێرە ئەو دەرفەتە ماوە لێرە ئومێدە ماوە و بڕۆن بەشداری دەنگدان بکەن وەکو بە ڕێزانە ئاماژیان پێدا با بە لەگەر ڕێزما بە پیری بیر نەکەینەوە ئێستا من زۆر پرسیار لە گەنجەکەم لەو لاوانەکەم وەڵام من قەنەعەتم بە هەڵبژاردن نەماوە بەڕاستی بڕوان بە تازە ئەو ئینە چارەسەر ناکرێ هێڵم تۆ گەنجی بەم شێوەی بیر بکەیتەوە جاوەرە ئەبێ ئەو بڵێن کەسەکانی تر چۆن تێگەێنین کە بڕۆن بەشداری بکەن لە هەڵبژاردن و سزای ئەم گەندەڵکار و ئەم دزانە بدەن کە پێشتر ئەم حکوومەتیان بەڕێوە بردۆم دەسەڵاتیان لە ژێر دەستا بۆ کە هیچیان نەکردووە بۆ گەنج اینجا با ویستیشم ببوورە ئاماژە بم بە شتێکە بۆچی گەنج یاخی ببێ بۆچی گەنجاخی ئەبێت لەم کوردستانەیە هیچی بۆ ناکرێ بۆ نمونە گەنجمان هەیە لەوانەیە بە 5 ساڵ بێ بە 6 ساڵ بێ تەخەڕوجی کرد بێ لە بەشێک لە بەشەکانی زانکۆیە تا ئێستا کە تاعید نەکراوە
ئەگەر قسەیەکیش بکرێ لە بەرامبەر ئەمەیە کە هەموو جارێکە سەرکردە دزەکان هەیکەن ئەڵێن مەرجێ لە حکوومەتە هەموو کەسێت تاعین بکرێتوان لە کەرتی تایبەتە ئیش بکە کام کەرتی تایبەتە خۆ هەری هی خۆیانە زۆر باش لەوێش ئەگەر سەر بە ئەوان نەبی ناتوانانی ئیش بکەی زۆر باش جێت نابێتەوە ینی گەنج یاخی ئەبێ لەم ڕۆ یاخی ئەبێ تاعین ناکرێ هیچ کار و کەسپێکی نەبانی تا ئێوارە بسوورێتەوە لەناو چایخانەکان و کافتریاکانە ئەوە بەم شێوەیە گەنج ئەکوژرێ گەنج دو ئاخرێ گەنج هیچ سوودێکی لێ وەرناگیرێ و منەڵێم خەتای ئەم بیرکوژانەیە کە حکوومەت زۆر باشە کاگە تاڵیبا ئێستا قسە بکەین لەسەر کۆمەڵی ئیسلامی و گەنجە لە ناو کۆمەڵی ئیسلامی چۆن قسە دەکەی لەسەر دۆخی گەنجان لە ناو کۆمەڵی ئیسلامی بەڵێ دیارە کۆمەڵی ئیسلامی ڕۆڵێکی گرنگی بە چینی گەنج داوە ئێستا ئەگەر نمونە بێنینەوە بە سنتەری پەرەپێدانی لاوان کە سەر بە کۆمەڵی ئیسلامیە لە پێشەوەی سنتەر و ڕێکخراوەکانی تری کۆمەڵی ئیسلامیە ئەوەش خۆی لە خۆیدا مانای ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی ڕۆڵی گرنگ بە لاوان دەدات لەناو مەکتەب سیاسیەکە ئەنی خۆمان ئێستاگە تەماشا پێین زۆر بێ هەرە زۆری گەنجە ینی تەمەنی گەورەترینیان وەبزانم 50 ساڵە ینی ئەوەی تر هەموو چینی گەنجە لە سەرجەم کایەکانی ناو حیزبی کۆمەڵی ئیسلامی کوردستان گەنج بەڕێوە بایەسا لە کوردستاندا کە ئەوەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆمەڵی ئیسلامی گرنگێکی تەواوی بە چینی گەنجداوە لە هەرێمی کوردستان زۆر چاکە کاگر ناچی ئەگەر ئەمە کاکشۆڕش لە مەسەلەی حکومات لە ئەنجومەنی خۆجەکان لە پەرلەمانی کوردستان لە هەر هەموو چینی گەنجی هێناوەتە پێش زۆر باش ینی نابینین کەسێکی بەتەمەند بێ ئەوەمانە ئەوە نییە کە ئێمە چینایەتی دروستکەین لە بینی گەنج و پیردا بەڵام هەموو ئەوەی کە ئێستا کۆمەڵی ئیسلامی هێناویتە پێش چینی گەنجە زۆر باشە زۆر چاکە کاگە ناسی ئەگەر ئەمە دۆخی گەنج بێ لە ناو حزب لە ناو کۆمەڵی ئیسلامی ئەی لە دەرەوە بۆ کۆمەڵگا لاو و گەنجی کۆمەڵی ئیسلامی دەتوانێت شتێکی جیاوازتر کە لە ئەو لاو و گەنجانەی ترکە لە سیاق و لە حزبەکانی تریانی ئیش دەکەن بەڵام گەنجی کۆمەڵی ئیسلامی جیاوازە بەتەکییت کۆمەڵی ئیسلامی و بەتایبەت ئێمەی گەنجانی کۆمەڵی ئیسلامی سەرەتای کارکردنمان لەسەر فکری گەنجانە بۆی بە ئاراستەیەکی تەندروست گەنجانێکی تەندروست پێشکەش بە کۆمەڵگاکەمان کەن هەر ئەو گەنجانی کە ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی پێی گەیاندون و لە دەوائیرە حکومیەکاندا کار دەکەن بە ڕەوشتێکی زۆر بەرزەوە و کاروباری هاوڵاتیانی زۆر بە باشی بەڕێ دەکەن ئەمە جیاوازی هەیە لەسەر جەم گەنجەکانی دیکەی کۆمەڵگادا و پاشانیش ئێمە کاتێک کار لەسەر گۆڕینی فکری گەنجان دەکەین مەبەست فکری سیاسی گەنجەکان نییە بەڵکو فکری ئەم گەنجانە لە فکرێکی ڕۆحیەوە بۆ مەشێوازێکی تەندروست وەزائیدەن کاتێکە ئێمەی گەنجانی کۆمەڵی ئیسلامی دەمانوێت ئەو گەنجانی کە لەسەر شەقامەکاندا و خواستی مافیان دەردەبرن بەرامبەر بەو مافیانەی کە لە 27 ساڵی ڕابردووە حکومڕانی ئەم وڵاتەیان کردووە ئەمڕۆ قۆناغێکی باش هاتوۆتە پێشەوە ئەویش قۆناغی هەڵبژاردنەکانە کاتێک کە دەچنە سەر شەقامەکان داوای مافی خۆیان دەکەن داوا لە کێ دەکەن داوا لە دەسەڵاتدارێک دەکەن کە مافیا بوون لە ڕابردوو ئێمە ئەمڕۆ بەدەنگەکانی خۆمان بەبێ ئەوەی داوا لەوان بکەین دەتوانین ئەم مافیان لەسەر دەسەڵات بێنینە خوارەوە ماناوایە قۆناغێکی زۆر باش هاتوۆتە پێشەوە ئیدی گەنجان بۆ ئەوەی نەچنەوە سەر شەقامەکان و سەرجەم چین و توێژەکان فەرمانبەران مامۆستایان پزیشکان هەرچێک تۆ ناوی دەبەی بۆ ئەوی جارێکی تر نەچنەوە سەر شەقام کامە بوونەوە حیزبانەی کە لە ڕابردوو بەردەوام لەگەڵ هەڵوێستەکانی ئەواندا بوون یعنی ئێمە بە مطمئنی تەنها دوو حیزب بوون لەو بوارە ڕۆڵیان بینیوە لەگەڵ شەقام بوون و بەردەوام لەگەڵ خواستی و مافەکانی داواکاریەکانی ئەواندا بوون کاتێک کە پرۆژیان پێشکەش کردووە لەگەڵ پرۆژەکانیان مابوون و کەس پرۆژەکان خەڵک هەبووە هاوڕێی ئەوان پرۆژەکانی ئەوانیان بەجێ هێڵاوە لەگەڵ وا خزمەتیان بەکێ کردووە و پاشان دەبێ ئەم گەنجانە ڕووبکەنەوە ئەم حیزبانەوە بەتایبەت کۆمەڵی ئیسلامی کە لیستی 104 دەنگ بدەنەوە ئەو لیستە بە دڵنیاییەوە خواستی ئەوان و مافی ئەوان جێبەجێ دەبێت چی دیتر ناچنەوە سەر شەقامەکان کۆمەڵی ئیسلامی 104 کردووە تەکلیف و داواش دووەهایە لە گەنجان کە دەنجی پێ بدەین با کەمێک لەگەڵ کاک مەسعود قسە بکەین لەسەر گەنجان و ئەو لیستەی یا ئەو کارنامەیە کە کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنەکان هەیەی ئەو گەنج لەکوێی ئەو کارنامەیە و دنیا بینیەدایە کە کۆمەڵ لە ئەمڕۆدا بۆ هەڵبژاردن ناو کارنامەکەی داهەیەتی ئەگەر بە چاوکی گەنجانەوە سێوی بکەین لا هەموو شوێنێکایەتی چۆن ئەمە بۆ بینەڕەکەەوە هەل لە سەرەتای با بڵین ئەو تەمەنەی کە سەری پرۆسی ژیان بکەین لە وڵاتی خۆمانە
ئەمڕۆ سیرەکەی لە قۆناغی باخچەی ساوایانەوە هەتاکو ئەگاتە زانکۆ وەزعی خوێندنە بینین لە وڵاتەیە وەزعی ژیانی مامۆسا و وەزعی فەرمانبەر و کارمەندی تەندروستی و سەوزە فرۆش و کرێکار و وەسای دیوار و بۆ یاخچی و ئەمانە هەموو ئەبینین بیرمان نەچێت ئەمە کاتێک ئەڵێن گەنج کۆمەڵی کوردی با بڵین بەشی هەرە زۆری گەنجە وەکو کە برای بەڕژم کاکتاڵی باماژێ پێ لە سەدا 60 دەنگدەرانی کورد گەنجن بەڕاستی کارنامەکە کار بۆ ئەوە ئەکا کە ژیانی تاک بە تاکی ئەم وڵاتە لە قۆناغێکەوە بگوازرێتەوە بۆ قۆناغێکی تر مافەکانی دەسەبەر بکرێت لە عێراقا شەڕی دەستوری بۆ بکرێت شایستە داراییەکانی بگەڕێنرێتەوە تۆ سیرەکەی بۆ نمونە کاتێک کە داوای شایستە داراییەکان دەکرێت وەکو ئاماژەم پێ لە قۆناغی باخچەی ساوایانەوە تا ئاگاتە زانکۆ جارێکی تر بژانەوە ڕوەکاتەوە ئەم کەرتە کە کەرتی پەروەردەیە بۆ نمونە جارێکی تر بژانەوە ڕوەکاتەوە کەرتی تەندروستی جارێکی تر بۆ نمونە داهاتێتەوە ناو وڵات دەساودەستی پێ ئەکرێ بۆ نمونە کار و کەسابەت ئەکەوێتەوە ناو بازار کە ئەم بە نەتیجە دیسانەوە لە خزمەتی گەنجایە بەڕاستی زۆر چاکە بەڵام بەنسبەت ئەوەشەوە تاوان ئێمە وەکو ئاماژەم پێە برایان ئاماژیان پێە لە ڕابردووە کۆمەڵی ئیسلامی یا با بڵێن سنتەرەکانی کۆمەڵی ئیسلامی کارمان زیاتر لەسەر ئەوە بووە چۆن ئەم گەنجە لە ڕووی فکریەوە پەروەردە بکەین گەنجێک بێ بۆچی پەروەردەی بکەن بۆ تێکدانی کۆمەلگا بۆ بنیادنانی کۆمەلگا بەڵێ پەروەردەیکەین بە بەها ڕەسەنەکان بە کوردایەتیەکی پاک وەکو کوردایەتێکی قازی وەکو کوردایەتەکەی پیرەمێرد وەکو کوردایەتەکەی نالی و مەحوی و سالم و مەولەوی و بێسارانی وەکو کوردایەتەکەی مەلای گەورەی کۆیە وەکو ئەم کەڵە پیاوە کوردانەی کە لەسەر ئەم فکر و بیر و باوەڕ ڕەسەنە هێناویانەوە هاتوون هەتا ئێستا ئێمە ئەمانەیە ببوورە لەو ڕۆ لەسەر ئەوە پەروەردەیانکەین کە پەروەردەکرا ئەم گەنجە سبەینێ چوە هەر پۆستێکەوە چوە هەر کایەکی ژیانەوە گەنجێکی پەروەردەکراوە لە خوێندن بێ لە سێکتەرەکانی تری ژیانە بێ لە حکوومەت بێ لە دەسەڵات بێ لە پەرلەمان بێ کۆمەڵێ بەهای گرنگ و ڕەسەن و گەورەی پێ کۆمەڵە قیەم و ئەخلاقیاتی پێ بە ئاسانی ناکڕێ ئێمە پێشتر باسی ئەومان کرد کە گەنجەکان چۆن ئەکڕێن گەنجی ئێمە گەنجێک پەروەردە ئەکەین کە ئێمە ناتوانین قبول خاصمان نییە بۆیان ئێمە ناتوانین پارەیان بینێ سیارەیان بینێ بیان نێرین ڤیسیڤاڵی ڕەنگیان بۆ بکەین بیان هێنین لە پارکەکانە تێکەڵاویان کەین ئێمە ئەو جۆرەشتانەمان بۆ بکەن ئێمە ئەمانەوێ پەروەردەیان کەین پەروەردەیەک بیان بەستێتەوە بە خاکەوە وەکو فەڵەستینیەکان قسێکی جوانیانە هەموو جارە ئاماژەی پێم ئەڵێ بەزوونیەتی لەسەر خاکەکەمان بە مردویەتی لە ژێریا ئێمە ئەمانەوێت گەنجێک پەروەردەکەین بەو شەوەیە لەسەر خاکەکە بەزوونیەتی بە مردویەتیش لە ژێریا وڵاتەکە جارێکی تر بنیاد بنێتەوە لەسەر پەروەردەیەکی ڕەسەن ئامادە نەبێ وڵات بفرۆشە خاک بفرۆشە خوێنی شەیدەکانی هەڕاج و هەرزان زۆر باشە کاگ ناجح هەمیشەکەیان لە هەموو هەڵبژاردنێک کۆمەڵێ بەڵێن و کۆمەڵێ وعدی پێدراوە لەلایەن حزبەکان و بەتایبەتی دوو پارتەکەی دەسەڵاتدار پارتی و یەکێتی بەتایبەت هەمیشە ینی کۆمەڵێ مژدەی خۆش دراوە ینی زەمانە چییە ئەم جارش تەمەن لە هەموو جارێکیش بەشیش زۆری ئەو بەڵێن و ئەو وعدانە خۆتان دەزانن مزەیەف بوون ینی کات کوشتن و جێبەجێ نەکراون پرسیار لێرەدا ئەوەیە ینی زەمانە چییە ئەم جارش هەماشە دووبارە نەبێتەوە بەڵێنەکان بڵقی سەر ئەو نەبێت جێبەجێ نەکرێت بەدڵنیاییەوە بەشێکی بانگەشەی بەشێک لە حیزبەکان جگە لە خەڵەتاندنی گەنجان و جەماوەری کوردستان بەگشتی هیچی تیگەی تادێنە بەڵام دەمانەوێت ئێمە ئەوە ئاراستەی کە کۆمەڵگەی کوردی بکەین و گەنجان و سەرجەمچین و توێژەکان پیران ژنان هەرچێکی تۆ ناو دەبنەی سەرجەمچین و توێژەکان ئەو حیزبانە هەڵبژێرن کە لە ڕابردوو تاقی کراونەتەوە بە کارە باشەکانیان و تاقی کراونەتەوە کە هەمیشە درۆیان لەگەڵ خەڵکەدا کردەوە ینی جارێکی تر ئەم حیزبە تاقی کراوانە سەر لە نوێ هەڵ نەبژێرنەوە بەدڵنیایەوە ئێمە ئەگەر نمونە لەسەر کۆمەڵ ئیسلامی بێنینەوە کۆمەڵ ئیسلامی سێ پەرلەمانتاری هەبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو پەرلەمانتارانەوەرە کامەیەک لەم پەرلەمانتارانە کە یەک منداڵی کۆمەڵگەی کوردی نەیناسێ کامەیەک لەم پەرلەمان ببەخشە بۆەوەی کە زۆر بە کورتی کەواتە ینی پەرلەمانتارێکی شیعی پەرلەمانتارێکی سنی هەر کەسێک ئەو پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی دەناسی و لە کۆتا جارە ئەوە دەڵێم کۆمەڵێک لیستیش کە لە ئێستادا دروست بوون حیفە قسەی کۆتایی من پرسیارم بۆ ئێماوە بۆ دەمێت دوو پرسیارم ماوە لە ئێوە بیکەم پرسیاری جدیشە حەز دەکەم لە ئێوەشی بکەم بە سەر و 30 ثانیە بۆ ئێوە بێت فەرموو بۆ ئەم میوانە بەڕێزانە قسەی ئەو بەڕێزانەوە بە تایبەتی کاک مەسعود با جیاوازیە بکەین لە
شێوازی پەروەردەکردنی لاوان لەلایەن ئەم هێزە سیاسیانەوە ئەو لاانانەی کە چۆن گەنج پەروەردەکەن ئەگەر سەیری هەردوو لایەنی دەسەڵات بکەین بە تایبەتی یەکێتی و پارتی بە تایبەتی بڵێم ئەو دوانە گەنج پەروەردەکردنیان گەنج ئەکەنە دژمنی گەنج دەمانچیان بەسەرادا بەشەکەن ئەوان گەنج پەروەردەکردنەکەیان بەم شێوەیە دێن کافتریایان بۆکەنەوە کە چەندان شتی خراپی تیاگرێت ئەوان حەزەکەن گەنجەکان بەیانی تا ئێوارە نێرگە لە بکێشن زۆر چاکە دەماچیان بەسەرادا بەشەکرێت بۆ خەڵکانی تری ئەم دەسەڵات ئەم دوو حیزب ئیش لەسەرەوە دەکەن کە گەنج ببێ بە دژمنی گەنج لەبەرەوەی کاتم کەم ماوە بیدە کاگەیانی بمبورە ئەوە تەواو بکەم بەڵام ئەگەر سەیری لایەنێکی وەکو کۆمەڵی ئیسلامی بکەن یان سنتەری پەرەپێدانی لاوان بکەین گەنج ئەکا بە خزمەتی کۆمەڵ زۆر باش بەزین کاک پێشنگ کاک پێشنگ زانێژمەکە قسەکان کورت و پوختکەوە ئێوەش بە هەمان شێوە خۆتان حازرکەن هەر لەسەر و بابەتە کۆمەڵی ئیسلامی خەڵکی پەیامداری هەیە نێرێ بۆ شوێنەکان ئێمە خەڵکی پەیامدارمانێ ئێمە پێش ئەوەی حەز بە ڕەقیبی خەڵک بکەین حەز بە ڕەقیبی خۆ ئاکەین زۆر باشە ئەفۆن پێشەوەی هەست بە لەلایەن لێپرسینەوەی خەڵک بکەین لێپرسینەوەیەکێک کە لە قیامەتە با هەندێک شتێ حەقیقەتە ئێمە ئیسلام فێری کردوین کە ڕازگۆ بین درۆ نەکەین لەگەڵ میلەتەیە کە دەستپاک بین کە زمان پاک بین لە وڵاتە کە پەیاممان هەبێ بەڵام بەداخەوان خەڵکیانەکو و مامۆسا ماژی پێکراوە خەڵکیان پەروەردە کردووە لەسەر چی خەڵکیان پەروەردە کردووە لەسەر ئەوەی کە دوژمنیان وڵاتە بێت کە بێ بە حیمایی ئەوان دوو هاوڕێکی تر دەڵێن فەرموو بەڵێ ئەمە کار لەسەر بەرەو پێشوونی گەنج ئەەکەین وە لە ڕابردوش سەلماندوومانە کۆمەڵی ئیسلامی کاری لەسەر پەروەردەکردنی گەنج کردووە لە ڕابردوو سەرمێنرا و بۆ داهاتوش ئیشاڵڵا هیوادارم کە خەڵکانێکی زۆر ئەوەی کە لیستی ١04 هەموو دەنگ بە و لیستە بدەن بۆ ئەوی زیاتر جێگای گەنجانی تابێتەوە و زیاترش برەو بە تۆکو گەنجێک تەکلیفی چێ داوا چێت لە گەنجانی هەرێمی کوردستان من لە حیزبێکم کە زۆرترین احتیمام بە گەنجان ئەیان داوا لە هەموو گەنجانی هاوڕێی خۆم دەکەم هاوتەمەنم دەکەم کە بگەڕێنە دەنگ بدەن بە لیستی ١04 زۆر چاکە لە کۆنتترۆل فشارم لەسەر لەبەرەوە بە کورتی کاگە مەسعود سەرڕایەوەی ئەم دەسەڵاتە ئەم دوو پارتە و بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان هەموو جارێک کۆمەڵی وعدی داوە بە گەنج و دواتری جێبەجێی نەکردووە کەچی ئەمڕۆ لە ناو گەنج هەڵمەتی هەڵبژاردنیان تقریبا دەست پێ کرد پەیامیان بۆ گەنج و لاوان هەبوو لە ناو گەنجەوە ینی تعلیق چێ لەسەر ئەمە نازانم من سەرم سڕۆمێنەوان پەیامیان بۆ گەنجەیە ئەو قساکە من لێرە وچرکە بەیجانمایە یعنی تۆ کەسێک 27 ساڵە پەیام ئەدی 27 ساڵە وعدەی نایبیتە سەر یعنی چەندێک ئەبێ ڕووی ڕەخنە لەو بەڕێزە بکەی کە بەو شێوەیە بۆ نمونە پەیامەکانی گەیەنە بە گەنجەکان ئەبێ بەزەیش بەو گەنجانەیە بێتەوە کە دڵیان بۆ بەڵێن و پەیمانانە خۆشەکە کاک ناجح قسە لەسەر ئەوە دەکەن کە دەستکەوتی زیاتر بۆ هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە دابین دەکەن ئەمە پەیامی ئەم ڕۆیانە ئەم حیزبانە بەتایبەتی دوو حیزب دەسەڵاتدارەکە و لە هەمان کاتیشدا هەر ئەمڕۆ لە ناو گەنج ینی خەریکی تۆمەت بەخشینەوە بوون بۆ خەڵکی تر تۆ لەسەر ئەم ڕووقایمیە و ئەم هەموو جورئەتە سیاسی کە هەیەە کە سەرڕای ئەم هەموو فەشەلەی کە تووشیان بۆ دەڵێمان ئەوان بۆیە تۆمەت دەبەخشنەوە بە هێزە سیاسیەکان دایانێت ئەم هێزە سیاسی لە ناو خەڵکدا نامۆ بکەن بەڵام بە پێچەوانەوە ئەوە بانگەشەیە بۆ هێزە سیاسیانی کە هەمیشە لەبەرەی شەقامدا بوون بە پێمان وایە کۆمەڵی ئیسلامی حیزبێکی یەکدەنگ بۆ پێمان وایە کۆمەڵی ئیسلامی حیزبێکە لەگەڵ شەقام بۆ پێمان وایە کۆمەڵی ئیسلامی نوێنەرەکانی بەردەوام خزمەتیان بە شەقام کردەوە پێشمان وایە کۆمەڵی ئیسلامی بە جورئەتەوە دەتوانێت نوێنەرەکانی بنێرێتە پەرلەمان و هەر تەنها کۆمەڵی ئیسلامیش ڕووی دێت بڵێت ئێمە نوێنەر دەرێنێ پەرلەمان و کۆمەڵی ئیسلامی کە لە حکومەت کشاوە زۆر سپاس زۆر بەڕێزان ناجی حەمەفەرەج بەرپرسی گشتی سنتەری پەرەپێدان کاگە مەسعود سعدی کاگە پێشەنگ کۆساری نیاز عەلی ڕێواز حەمەزۆراب ئێوە لە ستودیۆ سلێمانی لەگەڵ من بوون هەروەها کاک تاڵیب خالید بەرپرسی ئۆفیسی هەولێری سنتەری پەرەپێدان سوپاس بۆ ئێوەش بەخێر بن زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ